سلام کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن کە لە کەناڵی NRT-شەوە دەتوانن بینەریەم بەرنمەیە بن لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیا من هێرۆ زەنگەنام برزو سلاوین گرم ازی دخیل شما ده برنامه ایرودا پیامین داوی شر اوکراینا و خانم که کوتاوان نازیان لشر دومی جهانی دیتنا بحث داگر کرنا ولات خوا جالی روسیا ودکا و اندام که کرد دا پارلمان سویدی لسر لستا کسین دا خواستکریا کو سوید وانا بدا دست انکاری جدنگ امریکا را دا اخوا و هەر لەم بەرنمەیەدا و توێژێکتان لەسەر توندوتیژی چەک لە ئەمریکا پێشکەش دەکرێت. وزیر دەرەوەی رووسیا سەرگەی لاڤرۆڤ دەبێژە وڵاتین ڕۆژئاوارڕێ نەدان یوکراین دانوستاندنین ئاشتی بە رووسیا ڕابکە وی گوت ڕۆژێکی پشتی ئوکراینە پێشنیازە چارەسەریە عبەری دوومەهان ئامادە دەکرد و ئومە ئەو وەکە بناغاژ دانوستاندنین ئاشتی ڕدانی بوون ڕۆژئاوارڕێ لە بەردەوامیە وی پرۆسەیە ئاشتیە گرت لاڤرۆڤ گوت ژی یوکراین هەلوێستێ خوا تند کرد لوی دەمی باژارێ بووجە یێ ئۆکراینە ڕەوش ئالۆز بوو ئەو ڕەوش هاتبوو دروستکردن ji mera pirs neft bû û firotina neftê bû qonaxa şeşem ya cizayên êketiya Ewropî bûn ku di deryayê re ew neft bê firotin. Bazarên neftê ji xwe jê siyasetê re naçemîne. Me bazarên diyên firotina neftê hene û me firotina nefta xwe jî zêde kiriye. Penda me girtî ew qet bawerî bi van kesan nehêtin her li vî demê. سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین هۆشداری دا ڕۆژئاوا کو رووسیا دی عێریشی ئارمانجین دی بکە دو ئۆکرانیادا ئەگەر ئەمریکا موشکین مەوەدا درێژ بدا ئۆکراینە. ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕادەگەێنێت کلێسای سەرک سیڤیانۆ بەهۆی تۆپبارانەکانی رووسیاوە سووتێنراوە و ئەم کلێسایە کلێسای کریستیانە ئۆرتۆداکسەکانە لە ئۆکرانیا و مێژووکەی بۆ چەندین ساڵ دەگەڕێتەوە. هەواڵی وێرانکردنی بەشێک لەو کلێسایە لە کاتێکدا بوو کە هێزەکانی رووسیا هێرشەکانیان لە ناوچەی دۆنسێک پەرەی سندووە. زێلەنسکی ئێوارێ ڕۆژی شەمە لە لێدوانێکیدا ڕایگەیاند ئەوان هەموو شتێک لە ئۆکرانیا دەسووتێنن بە کلێساشەوە. زێلەنسکی گوتیشی هەتا ئێستا لە وەتای شەڕەکە دەستی پێکردووە 113 کلێسای ئۆرتۆداکس لەلایەن لەشکری رووسیاوە وێرانکراون. و کارمەدەستێن ئوکراینی دەبێژن هێزیان رووسی بە پشتگیریە فڕۆکین جەنگی بەشێک ژێ ڕۆژهەڵاتی ئوکراینە بۆمباران کردنە پر تەقاندنە و ئاڤاهی ژی تۆمباران کردنە دەماکو شەڕ دکن داکو دوو باژاران بێخن بن کۆنتڕۆڵاخوا لە دەماکو رووسیا ئوکراینە شەڕێ ناوجادان دکن دە باژارên سیۆڕۆدۆنێسکدا و لیسیچانسک لە ڕۆژهەڵاتە هەرێمە لوهانسک رووسیا عێریشên xwe li herêmên Donetsk û bajarên Solevyانsk xorttir dikin. Ew her du herêm li Donbasê ne. Armanca yekem akrim li nêgirtina tevahiya Donbasê ye lê demê ku şer nêzîkî Slovansk dibe xelkê bajar ji malên xwe derdikevin û rû dikin Rojavayê welat. Ajansa Penabera Niyetewînê girtî dibêje ji demê şerê berî sed rojan dest pê kirî 6.8 milyon kes penaber bûne. Lê ji demê ku şer li Kîv û li dûrberên wê sust bûye 2.2 milyonên wan ji derbederiyê vegeriyane. û balyozê nû yê Amerîka li balyoza nû ya Amerîka li Okrayna Breng îro şembiyê seredana Borodinsk ya Okrayna kir û bi dozgera giştî êriyana Venedik tova ya civiya. Her du xaniman rêkên pêşveçûnên proseya belgekirina tawanên ku li bajarê Rûdayê behs kirin. Dema ku operasyona serbaziya Rûsî li wir dest pê kirî. Gotûbêjkirine.
بریجیت برینگ باڵوێزی نوێی ئەمریکا بۆ ئۆکرانیا ڕۆژی شەممە شاری بۆرۆدیانکای لە باکووری خۆرئاوای کیێڤ بەسەر کردەوە کە بەهۆی هێرشەکانی رووسیا ڕوبەڕووی وێرانکاریەکی زۆر بۆتەوە. ئەو شارەکەی بە سومبولی خۆراگیری ئۆکرانیا لە قەڵەمدا و ڕاگەیان کە ئەنجامدەرانی ئەو تاوانکاریە پێویستە بەرپرسیارەتی یاسایی هەڵگرن. ئێمە لێرە یارمەتیەکی زۆر دەستەبەر دەکەین و ڕاوێژکارێکی تایبەتیمان هەیە بۆ بابەتی تاوانی جەنگ. دەتوانمەوەتان پێ بڵێم کە خۆم لێرە دڵنیایی دەدەم لەوەی کە هەرچی پێویستە دەیکەین بۆ ئەو شارە لە ڕێگەی میکانیزمە جۆراوجۆرەکانی حکوومەتی ئەمریکاوە. باڵوێز بریجیت برینگ لە سەردانەکەیدا چاوی کەوت بە داواکاری گشتی ئۆکرانیا ئەریانا ڤێنەدیکتۆڤا. هەردوو لا تاوتوێ ئەو هەنگاوانەیان کرد کە دەگیرێنە بەر بۆ تۆمارکردنی تاوانە جەنگیەکانی رووسیا لە ئۆکرانیا. پێم وایە کە هەوڵەکانی داواکاری گشتی زۆر گرنگن و نابێت بوەستێنرێن تەنها بەهۆی ئەوەی کە شەڕ بەردەوامە. پێم وایە خەڵک شایستەی ئەوەن ئێستا دادپەروەریان بۆ بەدەست بهێنرێت. بە گوێرەی دوایین ئاماری کۆمسیاری باڵای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان تا ئێستا 4169 هاوڵاتی ئۆکرانی بەهۆی هێرشەکانی رووسیا کوژراون کە لە نێوانیاندا 268 منداڵ هەن. پێم وایە کە یەکێک لە بربەستەکان بۆ تۆمارکردنی هەموو تاوانەکان ئەوەیە کە کەیسەکان زۆرن. چۆن بتوانین پۆلێنیان بکەین لە کاتێکدا کە وڵاتەکە لە نێوەندی شەڕدایە. ڕاستە بربەستەکان زۆرن بەڵام ئەوە نامەنوەستێنێت. هێزەکانی رووسیا مانگی دوی ئەم ساڵ دەستیان کرد بەسەر شاری بۆرۆدیانکا بە ئامانجی چوونە نێو کیێوی پایتەخت. لە کۆتایی مانگی سێ هێزەکان پاشەکشەیان کرد و لە دوای خۆیان شارێکی وێرانیان بەجێهێشت. 100 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. هێنری ڕیجوێڵی دەنگی ئەمریکا لەم راپۆرتەیدا باز لەوە دەکات کە چۆن ململانێکە پەرەی سندووە و چۆن ئاسایشی ئەوروپاشی خستۆتە مەترسیەوە. 24 شباطێدا سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین هێرشێک لەشکەری دژی ئوکراینە گووی بە ئۆپەراسیۆنێک لەشکەری یا تایبەت بناف کرد ڕاگەهاند. ئەم دێ حەول بدن ئوکراینایê bêçek bikin, ji naziyan paqij bikin û ew kesên gelek tawanên xwînrêj dijî sivîlan û xelkê Rûsyayê kirine dadgeh bikin. تەقینان لە سەرانسەری کیڤ دەنگ ڤەدان تانک و تۆپên leşkerî derbazî sinûrî bûn. Neteweyek serwer ya Ewropî kete ber hêrişan ku xirabtirîn hêrişe ji şerê sala 1945 li vê parzemînê. Leşkerê Rûsyayê bê eger, bê bingeh û nepêwîst hêrişên hûwane li dijî xelkê Ukraynayê dest pê kirine. Ew hêrişek plankirî bû. Rêzeke dirêj ya tankên Rûsya bi dirêjahiya 64 kilometran ji bakur ve nêzîkî Kîyev bûn. Lê ji ber şaştiyên taktîkî yên Rûsyayê li Kîyev hêzên wan sekinîn. Dema ku hêzên çekdarên Ukrayna berxwedanek tund nîşan dan. Di meha Nîsanê de ew ji paytext vekişiyan û sîberek tirsinak bicihiştin. û li bajarên mîna Boça hêzên Ukrayna gorên bi komeliyên sivîlan dîtin ku Rûsya dibêje ew nerastin. Ew tewanên şerrin û wê ji aliyê cîhanê ve wekû genosayd bên naskirin. Kiryarên hovaneyên Rûsyayê wel NATOyê welatên Rojava kir ku hêzên xwe li Rojhilata Ewropayê zêde bikin û çekên zêdetir bidine Ukrayna. Heta niha Amerîka soza 53 milyar dolaran harîkariya leşkerî, aborî û mirovahî daye. Em rêkeftin li ser wê yekê got divê em piştgiriya xwe ji bo Ukrayna xurtir bikin û bidomînin dago li hemberî êrişên Rûsya ser bikevin. Finlanda û Swêd ku bi dehan sala bêalî bûn li hember hêrişên Rûsyayê daxwaza endametiya NATOyê kirin. Ev şereb bû sedema koçkirineka mezin ya Ukrayniyan. Heta niha nêzîkî 6 milyon kes çûne welatên cîran û 8 milyonên din jî di hundir de awarine. Topbarankerina deverên sivîlan û derxistina hejmarek mezin ji xelkê sivîl dibe ku beşek ji plana Rûsyayê be ji ber ku ev yek xizmeta wan dike. Rojava dorpêça aborî li ser Rûsyayê tundtir kir û bû sedema daketina nirxê diravê wê.
جبر زیدبونا ضرر و زیان لشکری روسیا هزین خواه برف روشهلاتا دانباسه هنارتن. بندر استراتژیک یا ماریوپول به تواهی ویران بو. به دهان هزار سویل هاتن کشتن. شر و پفچون لروشهلات بردوامن. امریکا وی دست بشاندنا توپین دیر آویش بکه که دمک دریجه کیف دا خواست گریه. گر هون مرخوازی جهاتیبون و ویانا اوکرانیان جبو پاراستنا ولات خوال لهمبر و ایریشه و پشتگیری روج آوایی بدن برهو براستی دوی ام آلیکاریان بو دمک دریج دابین بکن. اف جی بو پوتین دی ببا کاراساتک استراتیجی مزن لجبو دما کرد بلا از بزلالی ببیجم اف روشکتف لهوه. اف شر سطروجی جنها و اولکاریا اوروپای سروبن کریه دانوستاندن آشتیه ین به مهوانداریا ترکیه هاتنا راوستاندن همو آلی خوشبو شرکی دمدریش آماده دکن. بۆ زیاتر زانیاری ئێستا لەگەڵماندا هاوکار بەڵێن ساڵح لە پێش کۆنگرسی ئەمریکی بەڵێن ئەم کاتت باش هەواڵەکان زۆرن دەزانین لەسەر ئاستی سیاسی لەشکری و ئاسەی شەوە ئەی چی نوێ هەیە؟ دەخیل یەکێ لە هەواڵە نوێیەکان ئەو موشکبارانەی زوێکی ئەمڕۆ یەکشەمە بوو بۆ شاری کیف پایتەختی ئۆکراینیا ئەمە وهای کردووە کە ترس و دڵەڕاوچەیەک لە ناو پایتەختی ئۆکراینادا بێتە ئاراوە بە تایبەتی ئەو هەستە نەمان لە ناو خەڵک و دانیشتوانی پایتەختی ئەو وڵاتەدا کە پێشتر هەستیان بە جۆرێک لە ئارامی دەکرد ئەو ئارامیە وهای کرد کە تەنانەت باڵێزخانەکان بگەڕێنەوە بۆ کیێڤ بەڵام لەگەڵ موشکبارانەکەی ئەمڕۆدا ئەلبەتە ترس و نیگەرانیەکان زۆر بوو و ئەو هەستکردن بە ئارامیەش بەرەو ڕەوانەوە ڕۆی بەپێی سەرچاوەکانی زانیاری کە ئاماژەی پێدەکەن هێرشە موشەکیەکە لە ژێرخانی شارەکەی داوە و ناوچەکانی ڕۆژەڵاتی کێوی گرتوۆتەوە زیانی گیانی تەنها باز لەوە دەکرێت کە یەک کەس بریندار بووە وە گەیەنراوەتە نەخۆشخانە. شتێکی تریش کە دەمەوێت باسی کەم دەخیل گۆڕینی بڕێک لە ڕەفتارەکانی لەشکری رووسیا یا با بڵین سیاسەتی رووسیا لەم شەڕەدا بە تایبەتی لە ئێستادا کە هێرشەکانی خۆی بۆ سەر ناوچەکانی ڕۆژەڵاتی ئۆکراینە زۆر چڕ کردوێتەوە هاتووە لە هەمان کاتیشدا ئەو پردانەی لەو وڵاتەدا ناوچەکانی تر بە ڕۆژەڵاتی ئۆکراینە دەبەستێتەوە یان دایان تەقێنێتەوە یان بردومانێکی ئەوەندە قورسی یەکە کە ڕێگەی هاتوچۆ وەگەیاندنی یارمەتی نەمێنێ بۆ ڕۆژەڵاتی ئۆکراینە. بەڵێن بیست کە لاڤرۆف وەزیردرەوەی رووسیا وەکو چۆن گلەیی دانوستاندنی ئاشتی یان نەبوونی دانوستاندەکان ئەخات ئەستۆی ڕۆژئاوا تا ئێستا هیچ ئاماژەیەک دەرکەوتووە بۆ ئەگەریکی تر بوو بۆ ئەوەی دانوستاندنی ئاشتی نوێ دەست پێ بکایان هەر هیچ لەوبارەوە نییە. خاڵێکی زۆر ئاساییە کە کرملن یا حکوومەتی رووسیا هەموو نۆمەکان لەسەر ئەستۆی خۆی لابدا ئێماگەر بگەڕێنەوە بۆ ئەو کاتەی کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان سەردانی ئۆکراینیای کرد لەوێ یەک ڕاگەیانی زۆر گرنگیدا کە دەڵێ کۆبوونەوەکان سەد ئەوەندەی تریش بکرێنجیش ئەنجامێکی نابێ تاوەکو ڤلادیمیر پوتین بۆ خۆی بڕیاری ڕاگررتنی شەڕ نەدا. هەتا ئێستش کە قسەی تیادا دەکەین هیچ ئاماژەیەک لە ئارادانە ئەو هەموو کۆبوونەوانەی کە کراون ئەنجامێکی ئەو تویان نییە. تەنانەت ئەو هەوڵانەی کە بۆ ناوبژیکردنیش دەدرێن بە تایبەتی هەوڵەکانی ئەمانوەڵ ماکرۆن سەرۆکی فەڕەنسا هەتا ئێستا هیچ بەرەنجامێکی ئەرێنی تیادا بەدی نەکراوە. بێجگە لەوە دەخیل خاڵێکی ترکە زۆر گرنگە رووسیا لەلایەک و هاوپەیمانە ڕۆژاواییەکانی ئۆکراینیاش لەلایەک پێ ناچێت بە زوویی بگەنە نەتیجار بۆیە شیکەرەوە لەو بڕواایەدان ئەم شەڕە لەوانەیە چەند مانجێکی تر چەند ساڵێکی تر بخایانێ بەبێ ئەوەی بزانرێ ئایا چۆن کۆتایی بە شەڕەکە دەێنرێ. بڕیاە لە کوتای ئەمانگەدا کۆبوونەوەیەک بکرێت لە ئیلوودکەی هەوپایمەتی ناتۆ ئایا تەنها هەر باسەکەی دۆسی ئوکرانیا دەبێ یان شتەکانی تریتیا یانش ئایا هیچ لەو بارەیەوە شتێک دەرچووە گەر بە کورتی بۆمان بڵێ. بەڵێ کۆبوونەوەکە بڕیاە لە مەدرید بکرێت لە کۆتایی ئەم مانگەدا بۆیە لە ئیسپانیاش دەکرێت چونکە چلهەمین ساڵیادی ئەندامەتی ئیسپانیایە لە هاوپەیمانێتی ناتۆدا ئەوەی هەتا ئێستا کە زانیاری بڵاوە لەسەری
ئەوەیە کۆبوونەوەکە بۆ داڕشتنی استراتیژەتێکی نوێیە بۆ بەرەنگاربوونەوە یاخو بۆ هەڵسەنگاندنی ئەو ئەڵنگاریانەی کە ڕوبەڕووی هاوپەیمانەتی ناتۆ دەبێتەوە بێگومان شەڕی رووسیا لەگەڵ ئۆکرانیادا ئەمە تەوەرێکی گرنگ دەبێ و بە هیچە لە سەختیەکاندا دەنرێ کە لە بەردەم هاوپەیمانەتی ناتۆدایە. هاوکارمان باڵێن ساح لە پێش کۆنگرسی ئەمریکی بوو. زۆر سپاس. سپاس بۆتە. گەڵینا پاشکۆڤچ ژنێکی ئۆکرانیا کە درڕندایەتی نازیەکانی لە میانی جەنگی جیهانی دووهەمدا لە بیرە و پێی وابوو هەرگیز شەڕ نابینێتەوە، بەڵام پاش داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا ئەو ناچار بوو ماڵەکەی خۆی بەجێ بهێڵێت و کۆچ بکات بۆ ئەمریکا. گەڵینە باشکەڤچی تەمەن 86 ساڵ پێی وابوو کە هەموو شتێکی بینیوە. ڕزگاربوویەکی جەنگی جیهانی دووەم ئەو شاهد حاڵی نازیەکان بوو کە کاری ترسناکیان ئەنجامدا بوو، دەڵێت هەرگیز بیری لەوە نەدەکردەوە جارێکی تر شەڕ ببینێتەوە. پاشان رووسیا لە مانی دوودا ئۆکرانیای داگیر کرد و هەر وەک زۆر کەسی تر باشکەڤچ هەڵات و بە یارمەتی خێزانەکەی گەیشتە ئەمریکا. بە جانتایەکی بچوو کە کێشی 5 کیلۆ بۆ هەڵاتم. بەرگی کەلتوریم لەگەڵ خۆم هەڵگرت. فلاش میمۆریە کە هەموو لاپەڕەکانی توێژینەوەکانمی تێدایە، من ڕۆکناسم بەڕاهێنان لە زانکۆی کێف دەرچووم. من 250 بڵاوکراوەی زانستی و بابەتم هەیە. 12 کتێبیشم تا ئێستا چاپ کردووە. ئەو لە ساڵی 1936دا لەدایک بوو و لە پاییزی ساڵی 1940دا نازیەکان چووبوونە ناو کیڤەوە و هەرچەندێک کە تۆپبارانیان زۆر لەوە پێشتر دەسی پێ کردبوو. دەنگی بۆمبەکانم لە بیرماوە کە بە سەرمانداڕات دەبوون. دەنگی فڕۆکە بەسەر سەرمانەوە زۆر ترسناک بوو. نازیەکان بە درێژایی ئەم شەقامە جووەکانیان دەبرد بۆ کوشتن. من و خوشکەکەم گوێمان لە دەنگە دەنگ بوو و ڕامان کرد تا لەسەر سوچێکەوە بوەستین. بینیمان ئەڵمانیەکان بە چەکەوە بەسەر شۆستەکاندا دەڕۆن. هەروەها لە ڕێگاوبانەکان شەپۆلێک لە خەڵک کە عەرەبانەی منداڵیان پێبوو، ئێمە تەنها لەوێ ڕاوەستا بووین و سەیرمان دەکرد. بەڵام لە ئیستادا ئەوە رووسەکانە ئۆکرانیا بەردومان دەکەن. باشکەڤچ دەڵێت ئەو ناتوانێت گریانی ڕابگرێت کاتێک بیر لە منداڵانی ئۆکرانی دەکاتەوە کە دەبوایە لە دەرەوە یاریان بکردایە لە جیاتی ئەوەی لە ژێر زەمیندا خۆیان حەشار دابێت. ئەو بیری دەکەوێتەوە کە هەموو شتێکی خستەمە ترسیەوە تا قوتاری ببێت. گوێمان لە تەقینەوەکان بوو، گوێمان لە زەنگی ئاگادارکردنەوەی بردومان بوو، دەبوایە خۆمان بشارینەوە، بەڵام لە جیاتی ئەوە بەرەو گەراج ڕامان کرد. 3 ڕۆژی خەیان تا گەیشتینە سنوور. نانمان نەخوارد، لە ماشێنەکانمان داماینەوە کە لێمان خوڕی بۆمان دەرکەوت ڕیزی دوور و درێژ لە سنووری پۆڵەندا هەبوو. کوڕزایەکم پێیوتم لە جیاتی ئەوە با بەرەو سنووری سلۆڤاکیا بڕۆین. باشکەڤچ لە سلۆڤاکیا چاوی بە کوڕزاکەی کەوت، ئەو تا ئێستاش بڕوا ناکات رووسیا دوژمنی ئۆکرانیا بێت. باشکەڤچ دەڵێت لەو بڕوایەدایە کە ئۆکرانیەکان لە دژی دوژمنێکی هاوبەش یەکیان گرتووە. ئەو یەکگرتنەی کە پێی وابوو قورسە لە کاتی ئاشتیدا بەدەست بێت. ئێمە هەمومان باوەڕمان بەسەرکەوتن هەیە. باوەڕمان وایە کە ئەم ترسە کۆتایی بێت، بەڵام لە ڕێی سەختی و زیانەوە، لە ڕێی ئازارەوە، بەڵام کۆتایی دێت. ئۆکرانیا دەبێت بە ئازادی ببێنێتەوە. کە ئەویش ئازاد بێت لە گێڕانەوەی چیرۆکەکان و شاهد حاڵی ترسەکانی دوو جەنگ بوو بێت کە نزیکەی 80 ساڵیان لە بینادایە. 80 ساڵ لەنێڤەرا دوو شەڕاندا و هێشتا بیرەوەریە نەخۆش هاتم لە بیران خانمە کۆسا بن ئەڤە دەردا و شەڕ لە هەر جێکی دروست دەکەن. ڕاستە. ئەزان لە ماوەی داهاتووی بەرنامەکەماندا تشک دەکەینە سەر هەواڵەکانی تایبەت بە ئەمریکا، بەڵام پاشم ناوبڕە. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لوتکەی ئەمریکا لە 6 بۆدەی ئەم مانگە سەرکردەکانی وڵاتانی نیوەگۆی ڕۆژئاوا لە لۆس ئانجلس کۆ دەکاتەوە، بەڵام لیستی میوانەکان هەتا ئێستا ڕوون نەبووتەوە. مایک ئۆسیلڤان پەیامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا دەڵێت سەرۆکی مەکسیک ناڕزایەتی هەیە لەسەر دوورخستنەوەی کیوبا، ڤێنزوێلا و نیکاراگوا و هەڕەشەی بایکۆتکردنی کۆبوونەوەکەی کردووە. ئەڤەن هەمین جڤینا بلندا ئەمریکایە. جڤینایەکی لە ساڵا 1994 لە مەیامی ژلای سەرۆکی وی دەمێ ئەمریکا بیل کلینتۆن ڤە هات بۆ ڕێکخستن.
سەرۆک دۆناڵد ترامپ ئێکەم سەرۆکی ئەمریکا بووکو بەشداری وێ جڤینە نەبووی و لە ساڵا 2008 جێگیری خۆمایک پێنس پێشخۆ بە هەناردەبوو کوبا ڤەنزوێلا نیکاراگوا ئەف ساڵە نەهاتبوون بە خواندن بۆ جڤینێ کار بەدەستن ئەمریکا دەبێژن ئەڤە کۆمبوونە نەتەوەین دیموکراسیەن هەرێمیە دنافۆن پرسگرێکێن دەلسەرهێتا ئاخفتن پرسگرێکا کوچبەرانە کو گەفە و ئاریشە سنوورێ باشوورێ ئەمریکا زێدە کردینە بالوزێکی بەرێ ئەمریکا ڤەنزوێلا دەبێژیت ئەمریکا تاکە وڵاتنینەک و کاریگەری لەسەر بوویە. بۆ نمونە کۆلۆمبیا ji ber penaberên Venezuelî rûbirû heman tişt dibe. Kostarîka bi pirsgirêka penaberên Nîkaragwî re mijûl dibe. Welatên Haîtî ber bi her cûre rêyên cuda ve diçin. Şirûvekarekî dibêjît ku Amerîka û giringiya ku herêm hêjayî wê ye nedaye. بۆ نمونە niha zêdetirî sêyeka postên balyozxaneyê li Rojavayê Parzemînê valamane. Hin berbijêrên wan nehatine diyarkirin, hin ji wan di Sînatoya Amerîka de nehatine derbaskirin, ji ber ku komeka biçûka sînatorên Amerîkî red dikin wan erê bikin. Çîn dibîte yarîvanekê serekî li Amerîka Latîn. Çîn niha bi Brazîl, Çîlî û Pêro re hevkarê bazirganiyê yê herî mezin e. Ew deyndarê herî mezin e ji bo Venezuelayê. Li Amerîka û aboriyên diyên herêmê bi kîrî têkel bûyne. Pitêrî çil ji sadê pîşesozîya Amerîkî çîta welatên cîranên diyên Rojavayê Parzemînî. Şirûvekar Sabatînî dibêjît ji ber ku Amerîka Latîn û herêmên Karîbî ji Covid rizgar dibin. Ev zêdetirî sed salan e di xirabtirîn rewşa aborî da ne. Rêveberiya Amerîka du kombûnê da pêdivîya vê yekê zelal biget. Çima demokrasî û beşdarbûn û pluralîzm û kontrol û hevsengiyê li ser hêzê takerê ye ku qezencên weberhênanê dikarin bên kişandin û bi berfirehî werin parvekirin. Cîhan ji nêzik ve temaşe dike dema ku teqekirin lê girseyên mîna ya ku li Uvaldeya Texasê jiyana bêgunehan li Amerîka bi dawî înayî. Tiştê kêmtir xuya dike ewa rêjeya mirinên rojaneyên bi çekan ya zarokên 14 salî û biçûktir zêde dibin. Lêkoler dibêjin kuştina biçekan ya zarokan li Amerîka sedema jimareyeka mirina wan e. نەوەکەم دوو فیشکی بەرکەوت بوو لە نزیکەوە زۆر ڕاستەوخۆ فیشکی نابوو بە سنگەوە هەروەها وەک شێوازی کوشتنی ڕاستەوخۆ فیشکی نابوو بەسەریەوە. مەلەکای جاکسن لە مانگی ڕابردوودا لە واشنگتن دیسی بە گولە کوژرا ئەو تەمەنی تەنها 15 ساڵ بوو داپیرەی ئاماژەی بەوە کردووە تومەتبارێک دەست بەسەر کراوە و لێ کۆڵینەوە لە تاوانکارێکە بەردەوامە. سەرەتا بە شەڕی دوو منداڵ دەستی پێکرد دەزانی هەندێک وشەیان لەگەڵ یەکتردا هەبوو لە واشنگتن دیسی ئەم منداڵانە دەمانچەیان هەیە هەروەک چۆن ئایسکریمیان دەست دەکەوێت نابێت ئەوەندە ئاسان ببێت بۆ منداڵ کە دەمانچەوە دەست بێنێت. داپیرەی ئەو نەوجەوانە لە پێناو سەلامەتی خۆیدا داوای لێکردین لە بەردەم کامێراکەدا دەمامکەکەی بپۆشێت. جاکسن یەکێکە لەو پێنسە نەوجەوانی کە ئەم ساڵ بە گولە کوژراون بەپێی ئەرشیفی توندوتیژی چەک کە بەکارهێنانی تۆمارە گشتیەکان بە دوواداچوون بۆ ئەوانە دەکەن کە بەهۆی چەکەوە گیانیانە دەستداوە بەشێک لەو گیان لەدەستدانانە کوشتنە. هەندێکی تریش بەڕێکەوت بووە. ئەو نەوجەوانانەی تەمەنیان 12 ساڵ بەرەوسەرەوەیە یان 10 ساڵ بەرەوسەرەوەیە دەشێت وەک چالاکی تاخموبان سیر بکرێن یان هەر جۆرە شتێکی دیکە. منداڵانی خواردتەمەن 10 ساڵ کاتێک بە دەمانچە دەکوژرێن یان چەکی باوکیان بەردەست دەکەوێت کە بە باشی هەڵنەگیراوە ئەوان بەو دەمانچەیە یاری دەکەن و تێناگەن لەوەی کە نابێت سەرکێشی بە پەلەپیتکەی ئەو چەکەوە بکەن. تەقاکردن هەڕەمەکیەکەی ئەم مانگە لە شاری ئۆڤالدی لە ویلایەتی تەکساس و شاری بەفڵی ویلایەتی نیویۆرک جیهانی سەرسام کرد. بەڵام توندوتیژی ڕۆژانە بەهۆی چەکەوە تەقەکردنی ڕاستەوخۆ وەک تەقەکردن لە جاکسن بۆتە دەردێکی کوشندا. گیان لە دەستدانی گەنجان بەهۆی چەکەوە لە ساڵی 2020دا نزیکەی لە 30 زیادی کردووە. بەپێی توێژەرەوانی زانکۆی میشیگن توندوتیژی بەهۆی چەکەوە زیاتر لە ڕووداوەکانی ئۆتۆمبیل و زیادەڕۆیی لە ژەمی مادە هۆشبەرەکان و تەنانەت شێرپەنجەش. هەندێک جار دەستیان بەو چەکانەدا ڕادەگات کە هی خۆیان نین هەندێک جاریش هەڵکوتانە سەر قوتابخانەیە نزیکەی لە 160 هەموو گیان لە دەستدانەکان کە بەهۆی چەکەوە بووە لە ڕاستیدا کەیسی خۆکوشتن بووە و زۆربیان لە ناوچە گوندنشینەکان ڕوودەدەن.
لەگەڵەوەی پەتای کۆڤید-19 هێشتا لە ئارادایە تێکچوونی باری دەرونی وەک دڵڕاوچی و خەمۆکی لە زیادبووندایە. دەستڕاگەیشتن بە چەک ئاسانە لە زۆرێک لە ویلایەتەکانی ئەمریکادا. پسپۆڕان دەڵێن ئاسانە بزانین هۆکاری بەرزبوونەوەی ئەم حاڵەتانە چین. تێکچوونی باری دەرونی باوترین دەستنیشانکردنەکانە، بە تایبەتی کاتێک مادە هۆشبەرەکان بەکاردەهێنن. مادە هۆشبەرە بەکارهێنراوەکان تێکڵاوی یەکتری دەکرێن. ئێمە ڕەفتاری خۆ لە ناوبردن و لە ناوبردنی ئەوانی دیکە لە ئاستێکدا دەبینین کە هەرگیز پێشتر شتی وامان نەبینیوە. داپیرەی مەلاکی جاکسن و خێزانەکەی هێشتا خەمبارن و دەیانەوێت سیاسەتمەداران چەک لە دەستی منداڵان دوور بخەنەوە. هەموو ڕۆژێک لە شەقامەکانماندا گیان لە دەستدان هەیە. ڕۆژانە دووسێ منداڵ دەکوژرێن. ئێمە تووڕین دڵتەنگین، سەرمان لێ شێواوە، پێویستیمان بە یاسای سەختتر هەیە. کۆمەڵەی نیشتیمانی چەک کە ساڵانێکە پشتیوانی لە خاوکردنەوەی یاساکانی هەڵگرتنی چەک دەکەن وەڵامی داواکاری چاوپێکەوتەکەمانی نەدایەوە. بەڵام کۆنفرانسی ساڵانەی گروپەکە ڕۆژی هێنی لە شاری هیوستن لە ویلایەتی تەکساس دەست پێ دەکات. تەنها چەند ڕۆژێک دوای ئەوەی منداڵێکی تەمەن 18 ساڵ بە چەشێکی هێرش بەرەوە 19 منداڵ و 2 مامۆستای لە قوتابخانەی ڕابی سەرەتایی کوشت. لە ڕۆژی نیشتیمانی هۆشداری لە دژی توندوتیژی چەک کۆشکی سپی بە ڕەنگی پرتەقاڵی ڕووناکرایەوە. لە مانگی ڕابردوودا چەندین هێرشی کوشندەی چەک لە ناو ئەمریکا ڕوویاندا، لەوانشدا هێرشێک بۆ سەر قوتابخانێکی سەرەتایی لە شاری یۆڤالدی تەکساس کە 19 منداڵ و 2 مامۆستا لەو هێرشەدا کوژران و ئەمەش کاردانەوەیکی زۆری بەدوادا هات. بۆ تاوتوێکردنی بابەتی توندوتیژی چەک لە ناو ئەمریکا دەچینە لای دکتۆر کرمانج گوندی، پرۆفیسۆر لە زانکۆی تێنسی ستیت، سەرۆکی بەشی بەڕێوەبەرایەتی پەروەردەی زانکۆکە. دکتۆر، سەرەتا سوپاس دەکەم کە ئێستا کاتت بۆ ئێمە ڕەخساندووە لەگەڵماندابی سەرەڕای ئەوەی کە دەزانین لە ناشڤێڵ کات زۆر زووە، کاتژمێر 7:30 سەر لە بەیانە لە ناشڤێڵ. سوپاس دەکەم. دکتۆر، با بێمە سەر پرسیارەکە. وەکو ئاماژەم پێکرد لە ماوەی ڕابردوودا چەندین هێرشی کوشندە لە ناو ئەمریکادا ڕوویاندا، هەرچەندە ئەم هێرشانە یعنی نامۆ نین بۆ ئەمریکا، دەبینین ساڵانە هێرشی لەو جۆرە دەکرێت. هەندێک کەسیش ئەم جۆرە هێرشانە دەخەنە ئەستۆی چۆنەڵی ئەو یاسایانی کە هەن لەبارەی هەڵگرتنی چەک یاخود خاوەنددارێتی چەک، و پێیان وایە ئەگەر گۆڕانکاری لە یاساکاندا ئەنجام بدرێت ئەوە بووی هەیە با بڵین کێشەکە کەمتر بێتەوە یا چارەسەر بکرێت. تۆ پێت وایە ئەم زنجیرە هێرشانی کە لەم دواییانە ڕوویاندا بە تایبەتی ئەوەی خوێندنگاکەی یۆڤالدی کە 19 منداڵی تێدا کوژرا ببێتە هۆی ئەوەی کە هەندێک با بڵین گۆڕانکاری لە یاساکانی خاوەنددارێتی چەک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ڕوو بدات؟ باوەڕ ناکەم هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆ ڕوو بداتن کە ببێتە هۆی ئەوەی منداڵانی ئەمریکی کە دەچنە قوتابخانە هەست بە ئاسایشی زیاتر بکەن. ئەوانەی کە یاسا بەکاردێنن، ئەو یاسایانەی کە ئەوانە ئاماژەی پێ دەکەن سەرچاوە لە بەندی دووەمی دەستوری ئەمریکایە دەگریتن کە لە ساڵی 1789 لەلایەن کۆنگرێسی ئەمریکای قبول کرا و لە ساڵی 1791 بڕیاری لەسەردرا و بووە قانون. ئەو بەندە لە بۆ ئەوە دانەندرایە کە هەر کەسێک هەستێتن و چەک ببێتە خاوەنی چەک. ئەو بەندە ئەو کاتە بوو بە قانون، بوو بە بەشێک لە دەستوری ئامریکایە کە حکوومەتی فێدرالی ئامریکایە کۆنترۆلی تەواوی نەبوو بەسەر مەملەکەتی ئامریکایە. بە تایبەتیش ئەو کاتە هێشتا دەسەڵاتی فەرەنسا و ئیسپانیا لە ئەمریکای لەو بەشێکە ئێستاکە نێبۆتە نەتەوەکانی ئەمین ویلایەتەکانی ئێگرتی ئامریکایە هەبوون. لەبەر هەندێ وەکی دیکەش لە ناو خودی ئەو مەملەکەتەی پێی دەگوترا ئامریکا ئەو کات وەکو ئێستا نەبوو، ئاماژەم پێکرد دەسەڵاتی دیکەش هەبوون لە ناو لەو کاتەوە هەتا ئێستا بۆچی نەتوانراوە با بڵین ئەم یاسایانە ڕێک بخرێ، هەڵگرتنی چەک بە یاسا ڕێک بخرێت لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا؟ واتە مەبەستم ئەوەیە کە سنووردار بکرێت. مەبەستم دێمە سەرەوە. ئەو کاتە
بۆ ئەوەی ئاسایشی خەڵک زێتر بکرێتن و حکوومەت دەسەڵاتی فێدرال یارمەتی هەبێتن لەلایەن میلەت ئەو بەندەی خستە ناو دەستور و ئەو قانونەی دروست کرد ئەو قانونەش بەوەیە دەڵێ میلیشایەکی ڕێکخراو کە سەر بە حکوومەتی فێدرال بیتن لە بۆ دابینکردنی ئاسایشی خەڵکو و پاراستنی ئازادی مەملەکەت مافیان هەیە چەک هەڵگرن بەڵام وەک دەبینی ئەوەی ئێستا ئاماژەی پێ نەکرێتن ئەو چەمکە دەستوریەیە کە ئەو بەندەی لەسەر دروست کرایە ئەوانە ئێستاکانێ بە تایبەتی NRA ئەو ڕێکخراوەی کە ئەو بازاڕی ئەو چەکە دەکاتن و بە بەکارهێنانی ئەو بەندەی ئەمریکایە ئەو بەندەی دەستوری ئەمریکایە بەکاردێنیتن لە بۆ پاراستنی ئەو بازارە پڕ بەرهەمە ئەو بازارە پڕدەرامەتە کە بازاری ڕەشی چەکی ئەمریکایە ئەو ڕووکانێ وەک ئاماژەت پێکرد بۆ گەنجێکی وەکی ئەوەی کە لە ڕاب ئەلمنتەری لە تێکساس ئەو کارە ساتەی کرد ئاسانتر بووە کە بچێتن چەک بکرێ ئەو چەکانەی کە هەیبوون چەکی هێرش کە بەڕێز تەقەی پێ دەکرێتن ئاسانترە لەوەی کە بچێتن بیرە بکرێت. بەڵێ دکتۆر دەمەوێت بێمە سەر بابەتێکی تر تۆ خۆت وەکو مامۆستای زانکۆ لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها پێشتریش مامۆستای دواناوەندی بووی دەمەوێت ئەوە بزانم ئایا گەنجەکانی ئەمریکا چەندێک فشارەکان لە سەریان زۆرە چونکە ئەوەی دەبینین لە نێوان ئەم هێرشانەدا کە هاوبەشە زۆربەی هێرشەکان لەلایەن گەنجەکانەوە ئەکرێ کاتێ تەمەنیانە بێتە 18 ساڵ و ئیتر ئەتوانن بڕۆن چەک بکڕن ئەم جۆرە هێرشانە ئەنجامەدەن ئایا فشارەکان لەسەر گەنجەکان ئەوە نەزۆرە هۆکاری ئەم فشارانە چین؟ خۆی کۆمەلگەی ئەمریکایە جۆرێکە فشار لەسەر گەنجان زۆرە گوشاریان لەسەر هەیە درستە ئەوە بەڵام هێرۆ خانمەوە نابێ ببێتە هۆکاری ئەوەی کە ئەو هەموو تاوانە بخرێتە سەر ئەوەی وڵا ئەو گەنجانە گرفتی سایکۆلۆژیان هەیە بەڵێ بێگومان نابێ ئەوە بەڵام ئێستا باس ئەکریانی تەنانە شارەزاکانیش باسی ئەواکەن کە کێشە دەرونیەکانە وا ئەکات ئەمانە بچن و پەنابەرنە بەر کڕینی چەک و ئەو جۆرە هێرشانە ئەنجام بدەن. هێرۆ خانم بەنا باچێکێ گرفتی دەرونی گەنجان سوێت لە سەروی لیستی وڵاتانی جیهانیدایە تۆ چەند تاوانی ئاوا دەبینی گرفتەکە لێرە ئەوەیە بازاری چەک بە حدێک بە سنوورێک ئازادە کە هەر کەسێک دەتوانێتن ئەو چەکە بەدەست بینیتن و بە حکمی ئەوەی سیاسیانی ئەمریکایە بە تایبەتیش کۆماریەکان لە ناو باخ زۆرینەی هەرە زۆری کۆماریەکان لە ناو باخەڵی لە ناو گیرفانی NRA دانا وەکو تێد کروس بۆ نمونە وەکو گرێگ ئابێت گەڤرنەری تێکساسێ ئەوانە ساڵانە نەک ساڵانە بڵێ بەڵام بۆ هەر مەبەستێکی کامپین بیتن بۆ هەڵبژاردن بیتن بە سەدان هزار دلار لەو ڕێکخراوە وەردەگرن بۆ کامپینی خۆیان ئەو ڕێکخراوە ئەو دەنگانە لە کۆنگرێس کڕیوێتی بۆ نمونات و لە نەزەر بگرا زۆر بە کورتی ببوورە کاتەکەمان ڕاپەرلەمنتەری ڕوویدا تێد کروس هاتە دەرێ گوتی بۆ ئەوەی لە بەرامبەر پیاوی خراپ کە چەکیان هەیە مە دەبی پیاوانی چاک خەڵکی چاک چەکدار بکەین ئەوە دلیلی ئەوە شتێکە وەکو کلێش ئەوانە هەمیشە دێن دەڵێنەوە قانونی ئەمریکای بەندی دوو پێویستی بە پێداچوونەوە هەیە گەرەکە دەستکاری بکرێتن ئەگەر دیموکراتەکانیش لێرە خەتابارن یەک ئەو مەسەلەی چەک بازاری چەک ئەوەندەن حساسە لە ئەمریکایە هیچ یەک لەو دوو حیزبە سەرەکیە هەتا ئێستا نەیویستە بە جۆرێکی جددی ڕوبەڕووی ببیتنەوە و دەستکاری بکاتن و بە جۆرێک چەک لە بازار کەم بکاتەوە. بەڵێ دکتۆر ئەلبەتامە بە ئەم بابەتە قسە زۆر هەڵدەگرێت بەڵام ماوەی بەرنامەکەمان دەرفەتمان نادالەوە زیاتر باسی ئەم بابەتە بکەین زۆر سوپاس دەکەم کە لەگەڵماندا بووی. شایانی نییە کاتێکی خۆشتانە بی سەرکەوتووە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار
لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. جنرال مارک ملی سەرۆکی فەرماندەیە هەفبەشیە هێزین ئەمریکی گوت ئەندامەتیە فەنلەند و سویدێ د ناتۆدا دێشیانên leşkeriyên Rûsya di deryaya Baltîk de alûz bike. Komandارê Emerîkî ev daxuyanî da duşembiyê li demê seredanekê ji bo Stockholmê paytextê Swîdî berî destpêkirina manoreyên hevbeşên leşkerî. General Meli got jî her du welatên Bakurê Ewropa sunûrên wan ên dirêj li ser deryaya Baltîkê hene mehaborî endametiya hevbendiya leşkeriya NATO xwestina ji bo dabînkirina ewlehiya xwe piştî ku Rûsya Ukrayn dagîr kirî lê Tirkiya li dijî wê helwê swergirtiye. Deryaya Baltîkê ji rûyê stratîjîk ve gelkê giring e ew yek e ji rêka deryayên mezenên cîhanê ye. General Meli di gel Serokwezîr, Wezîrê Berevanî û meznekar bi destên leşkerê Swîdî civiya bû berî destpêkirina rahênanên leşkerî ku Swîd û Felenda jî dê têda beşdar bin. ئەندامێکی سربەخۆی پەرلەمانی سوید ئامینە کاکەباوە لە سەرەوەی لیستی ئەو کەسانەیە کە تورکیا داوای لە سوید کردووە ڕادستی ئەنکەرەیان بکات. خات و کاکەباوە ڕێککەوتنێکی ئەنجام داوە لەگەڵ پارتی سۆسیال دیموکرات کە پارتی دەسەڵاتداری سویدا تا پشتیوانی لە کوردەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بکات لە بەرامبەر مسۆگەرکردنی دەنگی ئەو پەرلەمانتارە بەڕەگەز کووردە بۆ یاساکانی نێو پەرلەمان لە ناویاندا پەسەندکردنی بودجەش. لە سەرەتای و توێژێکی لەگەڵ دەنگی ئەمریکادا دەخیلی شەمۆ پرسیاری لەسەر کاردانەوەی تورکیا بەرامبەر بە داخوازی کاردانەوەی ئەو بەرامبەر بە داخوازیەکەی تورکیا لێ کردووە. ئەرێ دیارە دەبێ ئەو سی وڵاتەی کە لە ناتۆدان ئەشێ هەرسی وڵاتەکە بێ قەید و شەرت ئیمزای بکەن بۆی کە ئیجازە بدەن. تورکیەش ئەوە هەمووی دنیا ئازانێ کە دەڵێن کە دەبێ هێن لیستێکیان داوە کە هەم کوردی زۆرتیایە چەندان ژۆرنالیست و نووسەران و کەسی تورکیشی تایە کە من دەیان ناسم خۆمیسانایەکی زۆر باش و چالاکەوانن ئەوانیشی تێدایە دەڵێ دەبێ ئەمانەمان پێ بدەی داوای منیشیان کرد بوو دەزانم بەزاری و سەفیری تورکیا خۆی داوای کردو بوو کە جەنابێت تەسلیم بکرێت بۆ تورکیا. بەڵێ هەفتەی پێشەوە دیارەکە پلانی ئەوەشیان نەبوو کە منیش ئەوە بکەن بەڵام دوایی کە دیارە زانیان کە ناگونجێ بۆیان من خەڵکی وڵاتێکی ترم لە ئەسڵا من کوردی کوردستانی ڕۆژهەڵاتم کوردستانی ئێران کوردی کوردستانی تورکیە نیم خەڵکی تورکیە نیم بەڵام عزوی پارلەمانی وڵاتێکی ئوروپاشن یعنی ئەوە بۆیان ناگونجا بەڵام مێستەکان ئەردۆغان کوتێتی کە تا من لە پارلەمان بم ئیجازە نادا وە دەبێ مطلقەن پەژاک و هەروەها پێژێوی پێگێ ئەمانە هەمووی بچنە لیستی تەرۆرەوە و سوێت دەبێ مطلقەن ئەو پەیمان نامەی کە لەگەڵە من ئیمزامان کرد بۆی کە من دەنگی خۆم بدەم بە نەخۆز وەزیر بە سەرۆک وەزیران ئەوە لا بچێت و ئەمبارگۆی تەقەمەنی کە بفرۆشرێ بە تورکیە دەیەوێ وەژ لا بچێت و ئەو خەڵکی کوردیش کە هەمووی خەبات دەکات لە ڕۆژاوا و لە ئەوانەی تر کە دەبێ بچنە ناو لیستی تەرۆرەوە. ئەمینە خانم دیارە مەبەستی تورکیا کە داوا دەکەن جەنابەت تەسلیم بکرێت بۆ ئەوانە بە حساب تۆ تیرۆریستی کە وەزیری دەرەوە بەدەنگ هاتوو دەڵێ کەس لە سیاسەت مەدەرەکانی ئێمە تیرۆریست نین وەڵام بۆ تورکیا. دیارە ئەو هەڵویستی جەنابەت لەگەڵ پارتی سۆسیال دیموکرات کە ڕازی بووی کە دەنگت پێیاندا ڕازی بووی لەسەر حکومەتەکەیان و پێکەنانی حکومەتەکان بەرامبەر بەوەی کە ئەوان پێگیریان بە ڕێکەوتنێک بێ کە پشتیوانی کوردی ڕۆژئاوا بکەن. دیارە مەبەستەکەی تورکیا ئەوە بوو بۆیە ناوەکەی تۆ لەو لیستەدایە؟ نا پێمان نییە بە تورکیە هەموو ساڵێک یەک راپۆرت لە ئەوروپا دەنووسێ ئێستا ئۆرگانیزاخونێکە کە مستەقیمینی ئەردۆغان و وەزارەتی ئوموری خارجەی دەرەوەیانە کە راپۆرتێکە نووسن لە ئەوروپا لە ئیسلامۆفۆبی
ئەمەیتر ئەردوغان هەر کەسێک کە نەزەرێکی تری بۆ ئیسلامۆفۆب و تەرۆریستاوە ئەوە دەکا. جا لەو ڕاپۆرتەدا ناوی من و ئەکسی منیشیان داوە و وەزیری دیفاعی ئێرەش چەند سیاسەتمەداری تری ئوروپاش ئەمە لە 2016 یعنی ئەم پلانەی ئەوان یاری ئەمڕۆکە نییە. بەخاترەوەی من مەسلەی کوردم زۆر باس کردووە و بە تایبەت HDP لە کوردستانی تورکیە لە هەمووی تورکیە کە 5,000 نەفەریان لە زیندانە هەمووی مایر و چزانم سیاسەتمەدارانی شارەوانی و شارەداری و هەموویەوانە حتا سەلاحەدین خۆی لە زیندانە هەموویەوانە بۆ تورکیە زۆر سەختەوەش کە تورکیە کە دەزانین کە دەعمی داعشەکە و کردوێتی لەگەڵ ئەوان دژی کووردە تای ئەوانە من باسم کردووە جا هەر لەبەرەوە ئەمینە خانم من دەزانم کە تۆ زۆر داغبار بووی و زۆر دڵت خۆش بکەوانەی کچەکانی ڕۆژاوا ببینی کە شەڕی تیرۆرە داعشیان دەکرد بەو شێوەیە بوو بەهۆی ئەوەی کە تۆ ئەو داواکاریە لە سویدیەکان و بەتایبەت لە سۆسیال دموکرات بکەی بۆ ئەوەی پشتیوانی کورد بکەن لەوێ ئەوەش یەکی لە هۆیەکانە کە تورکیا پێی ناخۆشەکە ئەندامێکی پەرلەمان لە سویدا شتێکی وا بکاتن بەڵام پرسیارەکە لەوەدا تۆ بە ئەسڵ کوردی ڕۆژهەڵاتی و لە پارتی چەپش دەرچووی بەهۆی ئەوەی کە پێت وابوو کە پارتی چەپ کە حزبی خۆت بوو کاتێک بوویتە ئەندامی پەرلەمان تا ڕادەیەک نەرمە بەرامبەر بە ئیسلامیستەکان و ڕادیکالی ئیسلامی بۆ داواکاریکی بەو شێوە ناکەی بۆ ئەوەی پشتیوانی کوردی ڕۆژهەڵات بکرێت دەزانی چیە تاریخەکان ئینسان نابێەوەی لە بیر بچێ من بۆ هەمووی کوردی هەموو بەشەکان ئەوەندەی من دژی ئەردوغان مبارزەم کردو بۆی کە حملە دەکا بە کوردستانی عێراق قەت نەبارزانینە تاڵەبانیەوەیان نەکردووە ئەو با بزانانی هەرا لەم پارلەمانە ئەوە بۆ من فەرق ناکات چ وڵاتێکە و چ بەشێکە بۆ من ئینسانێکی سوسیالیستم لەوێ لەو جێگەی فرسەتم لەو جێگەی تاریخ مێژوو ئیجازە دەدا ئیشێ بکەی دەبێەوە بکەی دەزانی جا لەبەرەوەیە بۆ من لە کوردستانی ئێران هیچ هەلومەرجێکی وها ناتۆتە پێش ئێستا ئامینە خان بە پێی ئەو ڕێکەوتنەی کە جنابەت هەتە لەسەر لەگەڵ سۆسیال دیموکراتەکان بۆ ئەوەی پشتیوانی کورد بکەنەوەوانە ئەگەر هاتوو سۆسیال دیموکراتەکان تا ڕادەیەک ملکێکی داواکاریەکانی تورکیا بوون تۆ چۆن دەتوانی ئەو دەسەڵاتە بەکاربێن یان تا چەندی ئەو دەسەڵاتت هەیە؟ بەڵێ 100 ڕۆژ ماوە لە ئەم دەورەی پارلەمان بۆ ئینتخابات ئەو 100 ڕۆژە بەتایبەت لە مانگی جووندا چەندان تەسمیم گیریەکرێت لە پارلەمانیشێک لەوانە بوجەتە بوجەش هینی وڵاتێک ئەگەر تۆ دەوڵەت بی و بوجەی خۆت بەدەستەوە نەبێ بوجەی ڕاستت بێ زۆر زۆر خەتەرە بۆیان من کتومە دەنگتان پێ نادەم ئەگەر ئەو کارەکەن ینی دەنگی من ناچێت بۆ بوجێ جا خۆیان چیەکەن بیکەن ئەو من مەسئول نیم دەوڵەت خۆی مەسئولە دەتوانین ڕاگری ناتوانم ڕایگرم بەڵام متوانم دەنگ نەدەم مەجبوریان کەم کە 1 ساڵی تر بوجێی ڕاست ببن کە زۆر زۆر بە زەرەدی سوسیال دموکراتی و بە زەرەدی سوێدیشە من تەنها شەکێکی هەمە دەنگەکەمە بیدەم ئێستا ئاوایە وەزیەتەکە ئاوایە یانی خانم ئامینە ئەکاکە باوە ئەندامی سەربەخۆی پەرلەمانی سوید زۆر زۆر سوپاس دەکەم سپاس هەربژی سپاس قوربانی تۆ سەرەتا بەخێر بێتەوە دەخیل سەرەتای بەرنامەکەەوە دەرفەت نەبوو دەخیلەر وەکو دەزانین ئەمە ئەم توێژێکی ئەنجامدا و توێژێکی زیاترە و کە بینەرانیش دەتوانن لە ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا تەواوی و توێژەکە پاشان ببینن دەخیل دەمەوێت بزانم ئەم کێشەی کە ئێستا دروست بووە لەسەر ئەندامەتی سوید لە ناتۆدا بۆی هەیە ببێتە کێشە لە نێوان ئەو پەرلەمانتارە بەڕەگەز کووردە و با بڵێن پارتی سۆسیال دیموکرات هێشتا نەبووە هێشتا نەبووە کێشە لێ دیارە لە چەند ڕۆژێن داهاتی دێ پرۆژه یاسا بێنە پێشکەشکردن بۆ پەرلەمان لوی وەختی ئەگەر ئامینە خان
وەکو ئەندامەکە کورت دەنگی نەدا وی وەختی دێ بتا کێشە دێ دەرکەون و وێ بگەنەکەدرری هێشتا نایدەزانین. باشە دەخیل تۆ کە قسەت لەگەڵا کرد هیچ هەستە کرد کە نیگەرانیەکی هەبێ لەوەی کە ڕنگ بێ ڕادستی تورکیا بکرێت وەکو ئاماژەمان پێکرد کە تورکیا داوای کردووە؟ نەخێر نە ئەو و نە هیچ کەسی گەڵ ئاختن ئەندامێت پەرلەمانی دی پەرلەمانی سوێدیدا ژ پارتێن دی ئەم گەڵوان ئاختنە دەگەڵ ڕۆژنامەوانێکی تورک و چەند ساڵە دەرکەتی ئەوژی دلستێدا دەگەڵ خانمەکە جەحیلا کورد و چەند ساڵە بووە ینی نەها خۆرتە نەبی ساڵیە 30 ساڵی بەلکی ئەوژی دلسەرسێدا کەسش وان نیگەرانی چووکە دەبێژن وڵاتی وان سوید یاسایانوێ قەتڕ نادای هەر کەسێکی وڵاتی سویدی بە بدە چ وڵاتی سەدەماوی چ بەچ نەبە. بەڵێ دەخیل تۆ لەگەڵ زۆرێک لە کوردەکان لەوێ قسەت کرد و لە ناویاندا ئەوانش کە لە پەرلەمانیشدان دەمێت بزانم ئایا کوردەکانی ئەوێ پشتیوانی لەوە ئەکەن سوید ببێ بە ئەندامی ناتۆیاندا گەلک پشتەوانی دکن گەلک جوانە پشتەوانە لێ ئەوین کو نە پشتەوانە دەبێژن ئەگەر سوید بە ئەندام و فل بە ئەندام ناتۆی بەهێز بە تورکیا دەوڵەتەکە ناتۆیە و تورکیا دەسەڵاتەکە مەزە ناتۆدا هەیە ئەو نەباشش بۆ دۆزا کوردانش بۆ دۆزاوم تایبەتژی لە تورکیا و وەکو خۆ دزانی لەوان هەتا ڕادەیە کە دوو دلی هەیە ئەرێیانە لێ بگشتی کورد دگەڵ هەندێنەک و سوید و فلەن ببن ئەندام. بەڵێ جارێکی تر سپاس دەخیل. سپاس بۆتەوە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. کاتێک مانگەشە و ڕووناک دەبێت و کەشێکی گونجاوی دەبێت ماسیەکان لە کەناراوەکانی باشووری کالیفۆرنیا گەرادادەنێن. ئەم پرۆسەیەش لە مانگی 4ەوە بۆ مانگی 6 ڕوودەدات. لەم راپۆرتەدا زانیاری زیاتر ببینن. هەموو ساڵێک بۆ ماوەی مانگێک و بۆ چەند شەوێک لە نێوان مانگی 4 و 6دا ئەم کەنار ئاوانە پڕ دەبن لە ماسی بچووکی خۆڵەمێشی ڕەنگ کە پێی دەگوترێت ماسی جۆری گرانیان. ماسیەکان بۆ گەرادانان دێن بۆ کەنار ئاوەکە بۆ ماوەی 4 ڕۆژ دوای مانگەشە و یان کاتێک مانگ لە سەرەتایدایە. زانایان شانبەشانی خەڵکانی ناوچەکە دێن و ڕووداوەکە بە سەماکردنی ماسیە گرانیانەکان ناو دەبن. لێرە لە کەنار ئاوی کابریلۆ خوێندکارانی دەرچووی بەشی بایۆلۆژی لە زانکۆی کالیفۆرنیا بۆ لێکۆڵینەوەکانیان سامپڵی ماسیەکانی گرانیان کۆ دەکەنەوە ئەوەی جۆرێکی پارێزراوە. لە ڕاستیدا ئەم جۆرە ماسیانە ڕەفتارێکی سەیری گەرادانانیان هەیە. ئەوانەی لە کاتی مانگەشەودا یان سەرەتای مانگی نوێدا شەپۆلی ئەو پەڕی بەرزی ئاو بەکاردێنن بۆ ئەوەی شەپۆلەکان بۆ کەناراوەکانی کالیفۆرنیا ڕایان ماڵێت و لەوێ گەراکانیان لە نێولمی کەناراوەکەدا دانێن. دەبێت گەراکان بۆ ماوەی 2 هەفتە لەم ژینگە کەمشەیەدا بە زیندوی بمێننەوە هەتا شەپۆلەکان دەگەڕێنەوە بۆ کەناراوەکان. ژمارەیەکی کەم لەم جۆرە ماسیەش بەم شێوەیە گەرادادەنێن. گەرادانان لە نێو لەمدا شەوانە بە مەبەستی زۆربوونە تایبەتە بە ماسی گرانیان لە کالیفۆرنیا. هەر هەمان جۆری ماسی ئەوەی بە گرانیانی کەنداو دەناسێت ئەوان لە کاتی ڕۆژدا لە کەنار ئاوەکانی مەکسیکۆ بەها گەرادادەنێن. ماسیە مێیەکان بە کلکیان چاڵ لە لمەکەدا هەڵدەکەن و گەراکانی تێدەکەن کە ژمارەیان لە نێوان 1000 بۆ 3000 هێلکەی و بە خێرایی ماسیێنێرەکان کە و بەسەر گەراکاندا دەڕێژن. شەپۆلی داهاتوو کە دێت بڕیشە دابین دەکات کە بۆ پیتاندنی هێلکەکان پێویستە. بە گوتەی مێرەندا کۆرۆنا پسپۆر لە ماسی جۆری گرانیان دەڵێت پیتاندنی هێلکەکانی ماسی پێویستی بە کەمتر لە یەک کاتژمێر هەیە. کاتێک بە شێوەیەکی دەستکرد هێلکەکان دەپیتێنرن جا بۆ دڵنیابوون لە پرۆسی پیتاندنەکە بەلای کەم یەک کاتژمێر چاوەڕوان دەکەین. بەڵام پیتاندنی سروشتی ڕەنگە کەمتر لە یەک کاتژمێر بخایەن. کاتێک گەراکان دەپیتێنرێن ماسیەمیەکان جۆری گرانیان لە چاڵی نێولمەکە دەردەپەڕنە دەرەوە و لە دوای خۆیان چاڵێک بەجێ دەهێڵن کە بە هەزاران هێلکەی پیتێنراوی تێدای و دواتر ماسیەمیەکان چاوەڕوانی گەڕانەوەی شەپۆلی ئاوەکەن و هەڵیان دەگرێتەوە و دایان گەڕێنێتەوە بۆ ناو زەریاکە. بۆ خوێندکارانی دەرچوو ئەمە بۆنەیەکە بۆ ئاهەنگگەڕانیان لەگەڵ خوێندنگەکان. ئەم خوێندکارانە دەڵێن زانستی ماسی بخوێنن. ماسی
جۆری گرانیان لەبەر مەترسیدان ئەوەش بەهۆی ئاستی لێ خواردنی خاکی کەنار ئاوەکان و پیسبوون و هەروەها بەهۆی پیادە نەکردنی یاساتوندەکان لە مانگی 4 و 5دا کە وەرزی گەرهەدانانی ماسیە ئەو یاسانی یارمەتی دەردەبن لە هێشتنەوەی ژمارەی ئەو جۆرە ماسیانە. باشە زیدرم بوونا ماسیەوە سەبسانە هەیە گەر نەما ماسی دەستمەنت کرد بخۆین نە؟ ببێژە دیتین داویا بەرنامە بێجاریا کورد کۆنەکشن تا سبەهی دگەینەیەک هیڤیا شادی و بەختەوەری ژۆرە دخوازین و بەدوعا کاتێکی خۆش.